مانگی ڕەمەزان لە هەموو لایەک پیرۆز بێت. ئاشکرایە کە لە مانگی ڕەمەزانە مرۆڤەکان مسلمانەکان خۆیان ئەگرنەوە لە خواردن و خواردنەوە. مرۆڤ بۆ ئەوەی بەردەوامی بە ژیانی بدات پێویستی بە خواردن و خواردنەوە هەیە، لەبەرەوەی سەرچاوەی وزەن بۆ مرۆڤ وزەی پێبەخشن. بۆیە لە مانگی ڕەمەزانە کاتێک مرۆڤ خۆی لە خواردن و خواردنەوە ئەگرێتەوە پێویستی بەوە هەیە کە هاوسەنگی جەستەیی بپارێزێت، هەم لە ڕووی دەرونی هەم لە ڕووی جەستەییەوە هاوسەنگی خۆی بپارێزێت. ئەمەش لە چی ڕێیەکەوە پێویستە بە شێوەیەکی تەندروست بە ڕۆژوو بێواتە پابەند بێ بە ڕێنمایی تەندروستی لە کاتی ڕۆژوگرتنا بۆ ئەوەی تووشی حاڵەتی نەخوازرا و حاڵەتی تەندروستی نەخوازرا و نەبێت و باری تەندروستی تێک نەچێت و هاوسەنگی جەستەیی و دەرونی خۆی بپارێزێ. بۆ ئەمەش گرنگە ئەو ڕێنمایانە چین کە ئەو کەسانی کە بە ڕۆژوە بن پێویستە پێوی پابەند بن بۆ ئەوەی کە بە شێوەیەکی تەندروست بە ڕۆژوو بن. ئەوەیە سەرەتا ئێمە دوو فترەمانەیە دوو کاتمان هەیە بۆ نانخواردن لە کاتی ڕۆژوە. ئەویان یەکەمیان کاتی بەربانگە، دووەم پارچیەوە. بەربام مرۆڤ چۆن بەربام کاتەوە، چۆن ڕۆژوو بشکێنێت. گرنگە مرۆڤ بۆ خواردنانە بخوا کە تەندروستن. خواردنە تەندروستەکان چین کە پێویستە مرۆڤ بیخوا لە کاتی ڕۆژوشکاندنە. سەرەتا گرنگە کە مرۆڤ بە پەلە نان نەخوا، خواردنێکی بڕێکی زۆر لە خواردن نەخوا سەرەتا کە ڕۆژۆکەی ئەشکێنێ. بڕێکی کەم خواردنێکی تەندروست بخوا، بڕێکی کەم بخوا، ماوەی 10 تا 15 خولەک پشوو بدات، دوایی دەست بکات بە بڕێکی تەواوی خواردن، ژەمێکی تەواوی خواردن بخوا. ئەو خواردنە تەندروستە چییە؟ سەرەتا کە مرۆڤ ئەیخوات بۆ ئەوەی کە هەم گەدە و کۆندامی هەرسی خۆی هیلاگنەکان مادونەکان بە هەم تووشی حاڵەتێکی نەخوازراو نەبێت. خواردنی سەوزەڵکان بەگشتی، خواردنی ئەو خۆراکانەی کە بڕێکی زۆر ئاو لە خۆگرن بۆ نمونە وەکو شۆربە، خواردنی خۆراکە سووکەکان بۆ نمونە وەکو زەیتون، وەکو کاهوو. ئەم خواردنانە سەرەتا بۆ ڕۆژۆکەی پشکێنێ یا خورما بۆ خواردنانە ڕۆژۆکەی شکێنێ بۆ ئەوەی سەرەتا گەدە و کۆندامی هەرسی کە ماوەی 15 کاتژمێر کە لە مۆرزەیە نزیکەی 15 کاتژمێر و کەسابێ خۆی لە خۆراک و خواردن و خواردنەوە بگرێتەوە کە ماوەی 15 کاتژمێرە کۆندامی هەرسی و پێویست کاری نەکردووە بۆ ئەوەی بە شێوەیەکی تەندروست و بە شێوەیەکی هێمن لەسەر خۆ بکەوێتەوە کار. بۆیە خواردنی بڕێکی کەم لەو خواردنانە سەرەتا و دواتر اینجا ژەمێکی سەرەکی خۆراکە خوارد. بۆ ماوەی پارشێویش کاتی پارشێویش ئەو خواردنانی گرنگە بخورێت بۆ ئەوەی کە مرۆڤ بتوانێت بە شێوەیەکی تەندروست ڕۆژۆکەی بەڕێ بکە. بریتە لە باماشەوە خواردنە سووکەکان، سەوزە و میوەکان، بڕێکی کەم برنج، ساوەر، نیسک، پاقلەمەنیەکان. ئەمە ناتوانێت لە کاتی بێگومان بۆوانەی کە جەستەیان تەندروستە، بۆوانە ناکە نەخۆشی درێژخایانیان هەیە، ئەوانەی کە جەستەیەکی تەندروستیان توان ئەم خواردنانە خۆ. ئەوانەی کە نەخۆشیەکی درێژخایانیشیان هەیە و بەڵام ڕێکە بەدراوەکە بە ڕۆژوو بن، ئەگەر لە کاتی پارچەوە بەربانگە خواردنێکی تەندروست بخۆن ئەوە تووشی هیچ بارێکی نەخوازران. خواردنەکانی کە لە پارچەوە ئاخورێ بریتین لە سەوزەکان بەگشتی ساوەر یاخود ئەو خواردانی کە بڕێکی زۆر ڕیشاڵەکان لە خۆگرن، بە تایبەتی سەوزە و میوەکان لە بەروی بڕێکی زۆر ڕیشاڵ لە خۆگرن و لە بگەدە و کۆندامی هەرتا بۆ ماوەیەکی زۆر ئەمێننەوە و هەستکردن بە برسێتی کەمەکەنەوە، بڕێکی زۆر ئاویش لە خۆگرن ئەو بە هەمانشێوە ئەو سەوزەواتەکان لەبەرەوە یا شۆربە یا نیسک ئەمانە بۆیە هەستکردن بەتینوێتی کەمەکەنەوە. لە ماوەی نێوان بەربانگ بۆ پارشێ و پێویستە مرۆڤ 12 پەرداخ ئەو بە شێوەیەکی پچڕ بۆ نمونە هەر نیو کاتژمێر جارێک یا کاتژمێرە جارێ پەرداخی ئەو بخواتەوە، واتە 8 بۆ 12 پەرداخ ئەو بخواتەوە لە ماوەیە بۆ ئەوی خۆی لە تینوێتی بپارێزێت و لە کاتی ڕۆژووکردنا بڕێکی زۆر ئاو لە جەستەی مرۆڤ لە دەستی هەیەات بۆی قەرەبووی ئاوی بۆ بکاتەوە. ئەو خواردنانە چین کە مرۆڤ پێویستە خۆی لێ بپارێزێت بۆ ئەوەی کە تووشی حاڵەتی نەخوازراو نەبێت لە کاتی بەربانگ و پارچەوە. ڕۆژوشکاندن بە خواردنێکی قورس بۆ نەما چەوریەکان یا شیرینیەکان بە تایبەتی شیرینی هەویری دەستکرد، ئەمانە زۆر زیان بە تەندروستی مرۆڤ بەگەیەنێ. گەدە خۆی کۆندامی هەرس ماندوو ئەکات، بەدەر لەوەش زیانێکی زۆری هەیە بۆ سەر کۆندامی سوڕی خوێن، بۆ سەر دڵ، بۆ سەر بەشەکانی تری جەستەی مرۆڤ. ئەو خواردنانی تر یا ئەو خواردنی کە زیان بە جەستەی مرۆڤ خواردنەوە گازیەکان بۆ نمونە هەنێک کەس بڕێکی زۆر خواردنەوەی گازی ئەخۆن کە ئەمەش بڕێکی زۆر ترشی فۆسفۆری لە خۆگرێت، کاریگەری نێرینی هەیە لەسەر جەستەی مرۆڤ و بۆ هەڵبژینی کالیسیۆم لە جەستەی مرۆڤ کەمەکاتەوە، بڕێک کافاین لە خۆگرێ هەڵبژینی ئاسن لە جەستەی مرۆڤ کەمەکاتەوە. بۆیە ئەوانەی کە بە خواردنەوە گازیەکان ڕۆژۆشکێنیا بڕێکی زۆر خواردنەوەی گازی خۆن لە کاتی ئەخۆنەوە لە کاتی ڕۆژوشکاندن یاخود لە کاتی پاشەوە زیان بە تەندروستی خۆیان ئەگەن، پێویستە خۆیان لێ بپارێزن. خواردنی شەربەتی دەستکرد، ئەوانەی کە گیراون، ئەوانەش باماشەوە بڕێکی زۆر شەکر لە خۆگرن و زیان بە جەستەی مرۆڤ ئەگەێنن. ئەوانەی کە جگەرەکێشن، جگەرەکێشان ئەوەی کە لە دوای بەربانگ یەک جگەرەکێشەوە وایە 20 جگەرەکێشا بێت لە کاتی ترالوەر و گەدە بەتاڵە و گەدەی مرۆڤ پێویستی بە ئۆکسجینێ بۆی کاری خۆی بە شێوەیەکی ئاسایی کار و فەرمانی خۆی جێبەجێ بکە. لەم کاتەیە جگەرە یەکمۆکسیدی کاربۆن لە خۆگرێ و سەر ڕایۆنی کۆتین لە خۆگرێ
کردداری هەرسکردن تەمەڵەکە و کاریگەریکی نەرینی لەسەر گەدا بێت شەڵۆهی گەدەر زیاکات بە زیان نەگەڕێتەوە بۆ مرۆڤانی کە بە ڕۆژن ئەو خواردنانی تر کە زیان بە جەستەی مرۆڤ بکەێنێ بریتە لە ترشیەکان تونیەکان ئەوانەی خواردنانی کە بڕێکی زۆر ترشی دەخۆواتە ترشا یاخودتونە ئەوە جەستەی مرۆڤ بەتایەتی کە دەی مرۆڤ هیلاگە کات و تووشی حاڵەتی نەخوازراویەکە لە ڕووی دەرونیەوە گرنگە ئەو مرۆڤانەی کە بە ڕۆژووە بن ئەو کەسانی بە ڕۆژووە بن هەوڵ بن ئارامی دەرونی خۆیان بپارێزن لە بەرەوەی لە کاتی تێکچوونی باری دەرونی شڵەژانی دەرونی مرۆڤ و لە کاتی تووڕێە بڕێکی زۆر ئەدریناڵینە ڕژێ ئەم ئەدریناڵینە ئەبێتە هۆیەوەی کە بڕێک لە گلایکۆجینی جگەر بکاتەوە بە گلوکۆز و ئەمەش وا ئەکا کە جەستەی مرۆڤ هیلاک ئەکا ماندوو ئەکا چکە لە کاتی بەرزبوونەوەی زیادبوونی ئەدریناڵینە مرۆڤ زیاد لە پێویست وزەی جەستەی لەشی بەکارێنێ وزەی جەستەی بەکارێنێ وزەیەکی زۆری جەستە سەرفەکە لەم کاتەوە ئەمەش بە زیان نەگەڕێتەوە چکە ڕۆژوان پێویستە باری تەندروستی خۆی بەجێگی بێڵێتەوە ئەو وزەی کە لە جەستەیەتی بیپارێزێ بۆی بتوانێت بە شێوەیەکی تەندروست بە ڕۆژوو بێ خەوتن لە ماوەی ڕۆژوگرتنا پێویستە مرۆڤ خەوەکانی بە شێوەیەک بێ بۆ نمونە لە دوای 11 بۆ 12 شەو بخەوێت بە شێوەیەکی تەندروست وە لە دوای ڕۆژوشکاندن یەکسەر نابێ بخەوێت لەبەروی کردداری هەرسکردن تەمەڵەکە گەدە تەمەڵەکە لەم کاتەیە و بە دەر لەوەش خوا بڕێکی زۆر خواردن لە جەستەی مرۆڤەکە لە ناو گەدەی مرۆڤەکە ئەمەش بە زیان نەگەڕێتەوە بۆی بۆیە بەلانی کەم 4 کاتژمێر بەسەر یا 3 بۆ 4 کاتژمێر بەسەر ڕۆژوشکان ناتێ پڕی بێت ئەنجا بخەوێت ئەو وەرزشانەی کە بکرێت لە دوای ڕۆژوو شکاندن بەتایەتی وانەی وەرزشەوانن بۆ نمونە پاسکیل سواری بۆ نمونە مەلەکردن وەرزشە سووکەکان تەنانەت ڕۆشتن بە پیاسە بە پێ گرنگە بۆ ئەوانەش کە وەرزشەوانیژین بە گشتی لە دوای ڕۆژوشکاندن بە 2 کاتژمێر بە 3 کاتژمێر یەکسەر ڕاست خۆنە بە 2 کاتژمێر بۆ 3 کاتژمێر ڕۆشتن بە پێ پاسکیل سواری یاخود مەلەکردن باشە بۆ جەستەی مرۆڤ و چالاکیەگەڕێتەوە بۆ جەستەی مرۆڤ بە هیوای تەندروستی سەلامەتی بۆ هەمولایەک و زۆر سوپاس.